بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز، مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان لە ئێمە و لەسەر جەم ئەهلی قیبلە لە ئومەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم پیرۆز و پڕبەرەکەت بێ، بتوانین ئینشاءالله حەقی ئەو مانگە پڕبەرەکەتە بدەین و لە فەزلی ئیلاهی بەرەکەتێک بەسەر ئێمە و ئەهلی مزگەوتەکەمان و کوردستانەکەمان و مسلمانانی جیهاندا بڕژێ بە ویستی خۆی پەروەردگار. ئەم ساڵیش لە زنجیرە باسێکی نوێدا بە ئیزنی خۆی گەورە ئەوەندەی خۆی پەروەردگار دەرفەتمان بدا و فرسەتمان بدا بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێر ناونیشانی گشتی بە ناونیشانی ڕوونتردا. بەشی یەکەم کە دەرسی ئەم جارەمانە ئەتەکێتی قسەکردن بۆ جەنابتان باز دەکەین لە زنجیرە باسی ڕوونتردا. توانای قسەکردن خەڵاتی خوای پەروەردگارە خۆشەویستان، چەند خۆشە ئەوەی لە ناخدایە لە بیر و باوەڕ و ئایدیا، ئەو بیر و باوەڕ و عەقیدەی کە بڕوات پێیەتی بتوانی دەری ببڕی دەڕێی زوبانەوە بڵێ من فڵان منهەجەم هەیە، ئەو ئاینەم هەیە، ئەو ئایدۆلۆژیایەم هەیە. لە دەربڕینی خۆشەویستی بۆ کەسی بەرامبەرت، جا ئەو کەسە دایک و باوکت بێ، یان هاوسەر و هاوژینەکەت بێ، یان جگەرگۆشە و مناڵەکانت بێ. ئەمە لە ڕێی زوبانەوە ئینسان دەتوانێت تەعبیری لێ بدا، ئەوەی لە ناخیاتی دەری ببڕێ. بەهۆی قسەکردنەوە ئینسان ناڕەزایی بەرامبەر بە بارودۆخێک، بەرامبەر بە کەس و هەڵوێست و هەنگاوێک دەرببڕێ و لە ناخیا پەنگ نەخواتەوە. ئەبینین ئەو کەسانی کەوا خۆی پەروەردگار بەسەری کردوونەوە توانای قسەکردنی لێ سندوونەوە و ناگۆن، چەند هەوڵ دەدەن هەتا شتێک دەگەیەنن، چەند ئاماژە دەکەن. ئێمە نەپێویستیمان بەو ئاماژە و جوڵانە هەیە، ڕاستەوخۆ لە ڕێ ئەم پارچە گۆشتەوە دەتوانین بیگەین نەکەسی بەرامبەرمان. بەڵام ئەم قسەکردنە گەورەترین پاداشتی هەیە، هەروەکو گەورەترین سزاشی هەیە. بە قسەکردنێکە ئینسان شایەتمان دێن و دەچێتە ڕیزی باوەڕدارانەوە. هەر لە ڕێ قسەکردنێکی شەو ئینسان کوفرێک بەدەمیدا دێ نەعوذ بالله ئەگەی تۆبە نەکات دەچێتەوە ڕیزی کافرانەوە. بە دڵوشەیەکە ئینسان ئافرەتێکی نامەحرەمی لێ حەڵاڵ دەبێت، هەر بە وشەیەکیش کە بەسەر زمان تا دێت دوو کەس لە هاوسەرگیری لێک جیا دەبنەوە. بە قسەیەک ماڵێک ئاوەدان دەکەیتەوە، دەتوانی بە قسەیەکیش قومبەلەیەک بێ و خێزانێک هەڵتەکێنی، بۆیە ئەمیان پاداشتێکی زۆر، ئەویان ماڵوێرانی زۆر. قورئانیش دەفەرمێ ما یەلفظ من قول إلا لديه رقیب عتید. هەموو وشەیەک یەک لەفظ بڵێ ئایان نا، بەڵێ یان نەخێر، ئەمە لەفزێکە، ئەمە وشەیەکە، ئەم وشەیە ئیلا چاودێرێک بەسەریەوەیەتی. سبحان الله، ئێمە جاری وایە ئەوەندە قسەکان شکر زۆر دەکەین، خوای گەورە نوتقمان زیاتر کە ئەیناگە بیر بکەیتەوانە ناوێری دەم هەڵێنیتەوە. هەموو وشەیەک کە ڕاز دەکا یان ڕاز ناکا، بەڵێ یان خراپە یان نا، ئیلا چاودێرێک لەسەر شانی ڕاست و چەپت تۆماری کردووە. یەک وشەنیە لە ڕۆژی قیامەتە نەیبینینەوە کە تۆمار نەکرابێ. جا یان پاداشتی لەسەر وەردەگرین، یان پەنا بەخۆی پەروەردگار بە گوناهێک لەسەرمان نووسراوە. بۆیە زانان فەرمویانە فما أصغر حجم اللسان وما أعظم أثره على الإنسان. زمان پارچەیەکی زۆر بچووکە لە جەستەدا، وەرە تۆ سەیری سپڵ و دڵ و گورچیلە و ئەمانەکە زمان پارچە گۆشتێکی بچووکە، بەڵام ئەو دەورە کاریگەرەی هەیە لەسەر ژیانی ئینسان کە ئەندامەکانی جەستەی تر ناتوان ئەو کاریگەریە لەسەردا بنێن. بۆیە وتراوە لیسان الفتى نصف ونصف فؤاده فلم يبق إلا صورة اللحم والدم إلا صورة اللحم والدم. ئەگەر ئینسان بەراورد بکرێ بە گیاندارانی تر زۆر بچووکە، تۆ وەرە مرۆڤێک و فیلێک بەراوردکە. ئەوەی مرۆڤ جیا دەکاتەوە گەورەی دەکات تەنها زبان و دڵیەتی. بە زبان دەربیڕینەکانی خۆی، بە دڵیش بیرکردنەوەکان و هەست و سۆزی. ئەینا ئەوەی تری دەمێنێتەوە هەر گۆشت و ئێسقان و خوێنە. ئاژەڵەکان گیاندارەکان لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەکە، ئەوان لە ئێمە ئەمانەیان زۆرترە. ئەوەی مرۆڤ گەورە دەکات زبان و دڵیەتی. هەمومان قسە دەکەین، بەڵام گرنگ ئەوەیە ئەتەکێتی قسەکردنمان هەبێ، شێوازی ئەو قسانەی کە دەیکەین چۆن بێ. یەکەمیان شێوازی دەربڕینی وشەکانت گزارش لە کەسایەتی و ئاستی ڕۆشنبیری تۆ دەکا. ئینسانێک دەبینی نایناسی، هەر نیو سعات قسەی کرد لە مەجلیسێکە بە 10 دقە چارەجێک یەکسەر دەزانی ئاستی ڕۆشنبیری چۆنە، کەسایەتی چۆنە. بۆیە لە وشەکان تا وریا بە ئاستی کەسایەتی تۆ دەردەخە. دووەمیان خۆت بخە شوێنی ئەو کەسەی کە بەرامبەرتە، پاشان بزانە حەز دەکەی چ ببیستی. ئەگەر ئەو کەسەی بەرامبەرتە چۆن قسە لەگەڵ کا، بە چ ڕێزێکەوە، بە چ وشەیەکی ناسک و جوان و شیرینەوە،
خۆت بخە شوێنی ئەو تۆش بەرامبەر بە وابە وا بزانە ئەو قسە لەگەڵ دەکا بە چ شتێک خۆشحاڵی تۆش بەرامبەر بەوە خۆشحاڵی کە و بەرامبەر بەوە هەستی جوان دەرببڕە ئەویش هەمان هەستی هەیە وەکو تۆ حەز دەکا وشەی جوان ببیستێ. سێم لێگەڕێ بەرامبەرەکەت قسەی خۆت بکە قسەی پێمەبڕە کە کەسێ قسەی بۆ کردی خۆت خەریک مەکە بەشتی ترەوە تەماشای شوێنێکی تر مەکە وتراوە بۆ ئەوەی قسەکەرێکی باش بیت پێویستە گوێگرێکی باش بیت. چوارەم هەوڵ بدە زمان شیرین بێ. چەند کەس هەیە تەنها لەبەر وتەکانی خۆشەویستی لای خەڵکە خۆ هیچی نەداوە بە خەڵک نە پارەی هەیە نە پۆستی هەیە نە ئیمزای هەیە بەس زمانی شیرینە لە هەموو شوێنەکە خۆشەویستە. کەسانێکیشمان هەیە یەک عیبیان نییە زەرەریان دەستە و ئەندامیان بۆ خەڵک نەجوڵاوە تەنها بە وشەی زبر و ڕق و هەزبریندارکەر و تیر و توانج و تعلیقەوە ناشرینن خەڵک ڕقی لێیانەوە خۆیان لێ دەپارێزێ. پێنجەمیان بە دەنگێکی ئاسایی و لەسەر خۆ قسە بکە بە شێوەیە کەوتەکانت ڕوون بێ نە ئەوەندە دەنگ بەرزکەی هاتو هاوار بێ نە ئەوەندەش دەنگت نزم بێ بەرامبەرەکەت بڵێ ئەرێ وتت چی چەند جار پێت دووبارە بکاتەوە لە ناوەندێکا قسە بکە. شەشەم نابێ بەرامبەرەکەت بە درۆ بخەیتەوە هەر چەند دڵنیابی لەوەی کە ڕاز ناکا لە وتەکانیدا ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە. فڵان کەسێک قسەی بۆ کردی 100% دەزانی درۆیە لە ئەتەکێتی قسەکردن نامەڵێ وەڵی درۆەکەی قەد وا مەڵێ پێی ئێستا دەچینە سەرەوەی ئەی چۆن بۆی ڕاستکەمەوە قەد وشەی وەڵا درۆ دەکەی ڕاز ناکەی وانە ئەوانە بەکار مەهێنە هەستی بەرامبەرەکەت بەم قسەیە زۆر دەڕوشێ دواتر ڕەن بێ خۆی هەست دەکا کە ئەمە دوول لە ڕوویەوە درۆیە بەڵام پێویست ناکە لەسەر زوبانی تۆ پێی بڵێ درۆزن با بۆ خۆی هەست بکە. حوتەم قسە لە شتێکا مەکە کە پەیوەندی بە تۆوە نییە من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه جوانترین ڕەوشتەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە شتێک گەوش پەیوەندی بە تۆوە نییە قسەی لەسەر مەکە. لیژنەی بینینی مانگمان هەیە ئێمە لیژنەی فتووامان هەیە لە کوردستانە ئەمڕۆ لەوانەیە ملیۆنە خەڵک لە کوردستانە ئەبێ لێمان خواردبێ و لێمان نەخواردبێ مانگ دوو شەوەیە و یەک شەوەیە بەڕێزمەوە ئیشی من و تۆ نییە من و تۆ نە ئەندامی فتوای کوردستانی نە بەڕێوەبەرایەتی ئەو قافین ئێمە موسڵمانێکین گوێمان لە چەند مامۆستایەکی بەڕێز دەبێت ڕەمەزان بوو ڕەمەزانە ڕەمەزان نەبوو ڕەمەزان نییە بۆچی سەری خۆمان بە شتێکەوە بێشێنین قسە لە شتێکا بکەین کاتێک کە من مامۆستایەکی ئاینیم ئەوە ئیشی من نییە ڕەمەزان بوویان نا کردیان دەیکەم کردیان بە جێژن دەیکەم مادام کاری من نییە قسە لە شتێکە ناکەم کە پەیوەندی بە منەوە نییە بێ. جاری وایە موسڵمان هەیە دڵی موسڵمانە عاجز دەکە ئەڵە مانگە دوو شەوەیە ئەوڵە وەڵای یەک شەوەیە خەریکە لەسەر ئەوە بە زمانی بە ڕۆژەوە شەڕیان دەبێت کاتێک ئەم قسەیە نەزەرەتمان پێدەگەیەنەوە نە سوودێکمان پێدەگەیەنێ دوعا بکەینەوەی کردومانە پەروەردگار لێمان قبوڵکەوە هیدایەتماندا بۆ داهاتوو. پندێکی پێشینانی کوردەواری هەیە دەڵێ دیوار لەگەڵ تۆمە پاساری تۆ گوێل لێبێ ئەمە تعبیری قورئانیە کە کورد کردوێتی بە پەندی پێشینان واتە کە قسە لەگەڵ کەسێکا کرد ڕاستە و خۆ ئامۆژگاری مەکە میسالێکی بۆ بێنەوە باسی کەسێکی بۆ بکات چیرۆکێکی بۆ بجێڕەوە بۆ ئەوی تێبگە دەڵێ دیوار لەگەڵ تۆمە پاساری گوێل لێبێ ئەمە لە قورئانە هاتووە لە قورئانە خۆی پەروەردگار لە باسی حەزەتی نوح پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ سەرەتای ئیسلامەتی بە موسڵمانانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفەرموو خزمە کافرەکەت ئەگە بەدڕەفتار بوو مەرحەبایی مەکە باسی ئەمەی نەکرد قورئان باسی کوڕەکەی نوحی کرد هات چیرۆکی نوحی جەڕایەوە قورئان حەزەتی نوح فەرمووی خوایە ئەو کوڕم بۆ لە ئاوەکە داخنکە ئەوە ئەولادی منە جەرگم بۆی دێشێ خوا فرموا يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح لسورة هود آيات 46 أي نوح پیغمبر سلامي خالص سلامو پیغمبر نوح پیغمبر بيه أو نويتونية بو نويتونية راست لتو لدخيزان لدايق بوا بلام لأمتك تو حساب ناكل چونك كرد وكاني صالح نبون سيدي كان نال رجلك صالح نبود الله عمل غير صالح كرد وكاني خرابون ئەم ئاەتەش پێمان دەڵێ ڕقل لە کافر نەبێت لەبەرەوەی کافرە کابرایە کافرە لە دایرەیەکەی سەیرەکەی کابرای شتدایە کافرە مولحیدە ڕۆژوو ناگرێت نوێژ ناکا بڕوای بەخوانیە تۆ لەبەر ئەوە ڕقل لێی نەبێت کە کافرە ئەوە ئیشی خوایە بەڵکو لە داهاتوودا خوا هیدایەتی بدە بەهەشت و دۆزەخەکەی خوایە بەڵکو بیداتێ بەدەست من و تۆ نییە لەوەچە لە ئاخر لەحزەی سەرمەرگا ئەو کافرە هیدایەت وەرگرێت تۆ لەبەر ئەوە بڵێ لە دایرەدا وەڵی مەرحەبایی ناکەم مۆڕەی لێ دەکەم
هەوڵ دەدەم فەسڵی کەم داوی بۆ بنێمەوە ئەمە ئیشی مسلمان نییە ئێمە سەیری عەمەلەکەی دەکەین ئینەه عەمەل غەیر صالح کافر کە ڕقمان لێبێ لەبەروی کردارەکانی ناپەسەندن هەروەکو ئەگە مسلمانێکیش کردارەکانی ناشرین بن دەبێ پێمان ناخۆش بێ بۆیە ئێمە بەیەکەوە ژیانمان هەیە لەگەڵ هەموو خەڵکە بەڵام دژایەتیمان هەیە لەگەڵ عەمەلی ناساڵحە لەگەڵ ڕەفتاری خراپە ئیسلام ڕێنماییمان دەکا کە کۆمەڵە وشە لە ناو گەلی کووردا تەشەنەی کردۆ بەکاردێ بەڵام وەڵڵی خۆشەویستان ناڕاستن باش نین حەق وایە وازیان لێبێنین بۆ نمونە ئەمانە نووسیونەوانە چونکەوە لە خەڵکا گوێ لە دەبێت دوو کەس گفتوگۆیانە یەکیان ڕاستەوخۆ بۆی تریان دەڵێ وەڵڵی ڕاست ناکەی ئەم وشەیە بیان خانمە بیخینە گوێمانەوە با لەمە دو ئەمەوە بەکارنێنین قەت بە کەس مەڵێ ڕاست ناکەی مەڵێ وانە مەڵێ تۆ لەو مەسەلەی حاڵی نەبووی گوێگرە با بۆت باسکەم با تێدگەێنم وەرە بزانین قسەی کاممان ڕاستە ئەها دوو کەس دەکەونە گفتوگۆ مناقەشە وەرە بزانین قسەی کاممان ڕاستە لەو مەسەلەیدا کاکە تۆ لە من بپرسەوە ئیشی منە ئەم وشانەی کە باسم کردن با تەرکیان کەین ئەمانە قسەی بریندارکەرن هەستی بەرامبەر دەڕوشێنێ ئەی لە جیاتی ئەوە چی بکەین باشە با وشەی هەنگوێنی بەرامبەر بە یەکتر بەکاربێنین ئەو کاتە بزانین کاری ئەفسوناوی ناکاتە سەر بەرامبەر و دەست ناخاتە ژێر چەناگەی و گوێت بۆ شل ناکە چی بکەم بەرامبەری ئەم ڕستانە بەکاربێنین بەرامبەرەکەت قسەیەک دەکا و تۆ بەدڵن نییە یەکسەر چی پێ بڵێ مەڵێ وەڵا ڕاست ناکەی مەڵێ گوێ بگرە تێت دەگەێنم ئەوە لە من بپرسە بڵێ ڕاست دەکەی بەڵام منیش بە جۆرێ تر لێ حاڵی بووم بڵێ ڕاست دەکەی بەڵام منیش بە جۆرێکی تر لێ حاڵی بووم واتە هەز دەکەمەوە قسەی تۆ ناڕاست بێ ئەو تێگەیشتنەی من حەق بێ بڵێ زۆر جوانە قسەکەت منیش لەگەڵتم بەڵام من بە جۆرێکی تر بیستومە ئەڵێ فڵان کەس وای کتووە بڵێ ڕاست دەکەی قسەیەکی زۆر جوانە و لەگەڵتام بەڵام من بە جۆرێکی تر ئەم بابەتەم بیستووە بڵێ ئەو وتەی جەنابت ڕای هەندێک لە کەڵەزانایانی ئیسلامە بەڵام هەندێکی تریان ڕایەکی تریان هەیە بۆ مەزاهیبی ئەبوو حەنیفە لە شوێنێک وای فەرمووە گەنجێک دەڵێ ئاوا دەبێت بڵێ قسەکەی جەنابەت ئەوە قسەی پیاوە گەورەیەکی وەکو ئەبوو حەنیفەیە بەڵام ئاگاشم لەوەی ئیمام شافعی مەسەبی ئێمەش ئاوای کتووە مەڵێ بێدەنگ بە مەڵێ دەم ڕوودوست بە تۆ چیت زانیوە نا بڵێ قسەکەی تۆ ڕاستە قسەکەی تۆ قسەی زانایەکی گەورەیە بەڵام من کوردێکی شافعی مەسهەبم ئەمەش قسەی سەر مەسەبەکەی منە کابراەک شتێک دەخوێنێتەوە ئەم شعرەی قانیعە تۆ یەقینت هەیە کە قانیع نییە مەڵێ وەڵا وانە بڵێ بابچین دیوانەکەی بێنین گرمە و گاڵ دروست مەکە بڵێ ئەم دیێڕە شیعرە جەنابت لە کوێ بینیوە زۆر جوانە بەڵام وەڵاهی من لە فڵان شوێنە بینیومە ئەوە هی مامۆستا قانیعی شاعیر نهی بێسارانیە ئاوای پێ بڵێ بڵێ ئەوەی جەنابت شعرێکی زۆر جوان بوو زۆر ڕاست دەکەی ئەرێ لە کوێدا جەنابەت بینیوتە من وا هەست دەکەم لە دیوانی بێسارانیدا بینی بێتم هی مامۆستا قانیعی شاعیر نەبێت قرآن دەفەرمێ وقل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم أي محمد صلى الله عليه وسلم بأمتك بڵێ با بەندەکانم جوانترین وشە دەربڕن بەرامبەر یەکتر لە قسەکردنە میزانێک دانێ تەرازویەک دانێ کام قسەیە زۆر جوانە ئەوان هەڵبژێرە بۆچی ئەحسەن نەک حەسەن یعنی دوو وشە بە کەسێک دەڵێ بەڵێ بە کەسێکی دەڵێ ڕاستت فەرموو ئەو ڕاست فەرمویان جوانترە هەوڵ بدە ئەحسەنی وشە بەکاربێنن نەک حەسەن جوانترین وشە بەرامبەر یەکتر بەکاربێنن إن الشيطان ينزغ بينهم چونکە شەیطان بەردەوام لە کەمی نایە بۆتان لە کاتی قسەکردنە إن الشيطان كان للإنسان عدوا مبينا بەڕاستی شەیطان دوژمنێکی ئاشکرای ئێوەیە ئەی مرۆڤەکان ئەی بەندەکانم خوا دەفەرمێ دوژمنێکە لە کەمیندا لە نێوانتاندا ئەم ئاەتە قورئانیە ڕوونتر پێمان دەڵێ ئەوەندەی شەیطان بەهۆی قسەوە خەڵک لە یەک دەکا لەسەر ماڵی دنیا ئەوەندە لە یەکیان ناکە ئەوەندەی خەڵک لەسەر زمان و قسەکردن لە یەکتر عاجزە هیوا هەیە چەند ساڵە هاتوچۆی یەکتری نییە بەس لەسەر قسەیەکە لە مەجلیسێکا بەرەڕووی کردووە دوو برا دوو ئامۆزا دوو دراوسێ دوو خزم بەس لەسەر قسە ناخۆشیان بووە ئەینا ماڵی یەکتریان نەخواردووە زەربەیان لە یەکتر نەداوە کەسیان لە یەکتر شکور نەکوشتووە بەس لەسەر قسە بۆیە شەیطان لە مەیدانی قسەدا زۆر وریایانە دێتە نێوانمانەوە خوش دەفەرمێ بۆ ئەوەی دەرگاکەی لێ نەکرێتەوە ئێوە جوانترین قسە بەکاربێنن ئێمەش زنجیرە باسی ئەم ساڵمان ناو ڕوونتر یەکێ دەپرسێ بۆ ڕوونتر لەبەرەوە ئەم شتانی کە بۆ جەنابتانی باز دەکەم ڕوونن ئێوە ئەلحەمدوللا هەمووتان بیسەران و بینەران و ئامادەبوانی مزگەوتمان
ئەم بابەتانە چەند ساڵە ئەهلی مزگەوتن لە لای مامۆستایانی بەڕێزی ئاینی فێر بوون خۆتان کتێبتان خوێندوتەوە بەڵام هەندێک بابەت هەیە ڕوونتری دەکەینەوە زانیوتن لە بیرت چۆتەوە بە باسکردنی بە بیرت دەکەوێتەوە نەتزانیوە هەر چەند زانابی دڵنیا بە شتێکت هەر نەزانیوە لەم قسانی کە من ئێستا باسم کرد جەنابەت لەوانەیە لە 150 بیست بێت بەڵام لە 150 یەکەم جارتە یان لە 170 بیستوە لە بیرت چۆتەوە بە باسکردنی بیرت دەکەوێتەوە بۆیە ئێمە بابەتەکان ڕوونن بەڵام هەوڵ دەدەین بەویستی خوای گەورە ڕوونتریان بکەینەوە گەورەترین ئەتەکێتی قسەکردن کە بەرامبەرەکەت کاریگەری لەسەر دروست ببێ ئەوەیە قسەیەک مەکە کە لە دڵتەوە بڕوات پێی نەبێ چەند ناخۆشە ئینسانێک پێت دەڵێ بەخوا خۆشم دەوی بەڵام ئەو قسەی زوبانە لە دڵەوە حەز دەکا بتخاتە چاڵەوە ئەڵێ هەنگوێنت پێشکەش دەکەم بەڵام لە ناخی دڵ یا حەز دەکا ژەهرت بداتێ بۆیە قسەکان ناچنە ناو ناخی یەکترەوە هەر قسەیەک لە دڵەوە نەبێ ناگا بە دڵ هەر قسەیەک بەڕێزان لە دڵی ناختەوە دەرنەچێ دڵنیا بە ناگاتە دڵی بەرامبەرەکەت بۆیە جوانترین ئەتەکێتی قسەکردن ئەوەیە پێش ئەوەی وشەکانمان کەلیماتی جوان بڕازێنینەوە بە دیێڕە شیعر و تێ ئەوە با دڵمان خاوێنکەینەوە با ناخمان جوانکەین کە من سڵاوم لە جەنابەت کرد با لەگەڵ پێش زمانم دڵەکەم بڵێ سەلامی خوال لەسەر بێ ئاشتی خوال لەسەر بێ لە لای منەوە زەرت پێ ناگا هەوڵ بدا لە هەنگاو هەڵهێنانی سەر مزگەوتە ئازاری مەدە با لە ناخەوە سڵاوەکەت جێگا بگرێ ئەو کەسانی کە قسەیان کردووە ئەگە دڵیان ئامادە نەبوو بێ ئامادە نەبوون قسە بۆ خەڵک بکەن مامۆستا شەماڵ عەبدوڕەحمانی موفتی ڕەحمەتی مامۆستا شەماڵی خوا لێی خۆش بێ هەر کاتێک دڵی ساز نەبوایە بۆ قسەکردن و تاری بۆ خەڵک نەدەخوێندەوە بۆیە هەمومان گوێبیستی وشە بە ڕێزەکانی مامۆستای ڕەحمەتی بووین چەند هێمن و لەسەرخوا قسەی دەکرد لە ناو دڵی ئینسانە جێگای دەگرت لە بەرنامەکانی میحراب و ئەوانەدا مامۆستای ڕەحمەتی جارێکیان دەچێتە ستۆدیۆی ڕادیۆوە لە بەرنامەیەکی ڕاستەوخۆدا وتار پێشکەشکە کاک حاجی ئومێد محەممەد کە لە بەشی ڕادیۆ کار دەکا و کاتە لەسەر ئامێرەکانی دەنگ دەبێ و دەرهێنەری بەرنامەکە دەبێت لەودی و شوشەکەەوە دەست ئاوا لێ دەکا ئەڵێ مامۆستا دەست پێ بکە ئەترەوە پەخشەکە ڕاستەوخۆت دەست پێ بکە و وتارەکە دەست پێ بکە مامۆستا هەر بێدەنگە جارێکی تر لەودی و پەنجەرەکەەوە شوشەکەەوە ئاماژەی پێ دەکا مامۆستا دەست پێ بکە ئێتر ئێستا بیسەران ئەوە بتومانە بەرنامەکە دەستی پێکرد مامۆستا شەماڵ بە ڕەحمەت بێ هەر بێدەنگە ناچار دەرگاکە دەکاتەوە مامۆستا دەست پێ بکە هەموو ئامادەیە مامۆستا شەماڵ دەفەرمێ ئومێد گیان تۆ ئامادەی مکەبەرە ئامادەیە من ئامادەم وەرەقەی وتارەکەشم لە ماڵی نووسراوەتەوە ئامادەیە بەڵام هەرچەند دەکەم ئێرەم ئامادە نییە ئێرە ئێستا دڵم ناکەوێتە کار لەبەرەوە ڕادیۆکە بکوژێنەوە داوای لێبوردن کە بەرنامەکە داخە هەمومان ئامادەین بەڵام ئێرەم ئاگادار نییە هەرچی دەکەم دڵم نایەتە سەرخەت ئەو قسانش کە هەر وەرەقەکە بخوێنمەوانێ و بە زمان نابێن دڵنیام بیسەر ناچێتە دڵیەوە بۆیە با وتەکە خەسار نەکەین و ڕادیۆکەش نەگرین و کاتی بیسەریش نەگرین با ئەو خەڵکە گوێبیستی وتارێکی تر بێ دەڕواتەوە وتارەکە پێشکەش ناکە ئەڵێ ئەمڕۆ هەرچی محاوەلەم کرد دڵم ئامادە نەبوو کە دڵیش ئامادە نەبوو قسە ناچێتە دڵێکەوە کە لە دڵەوە نایەتە دەرەوە کۆتایی قسەکانی ئەم شەومان بەوە دێنی ئینزانەیان قسەیەکی زۆر جوانیان هەیە دەفەرمونون هەندێک قسە هەیە لە بەرد ڕەخترە بەردێکی گەورە بە کەسێکیشی چەند ئازاری پێدەگا ئەڵێن قسەی وا هەیە کە لە دەمت دەرچوو بۆ بەرامبەرەکە لەبەر ڕەخترە قسەکە قسەی وا هەیە لە کونکردنی دەرزی خێراترە هات دەرزیە کەریکەی بە شوێنەکان خێراترین سورعەتی هەیە قسەی وا هەیە ئەوەندە زوو دڵت دەبڕێ ئەوەندە لە دەرزی خێراتە دەچێتە شوێنی خۆیەوە قسە هەیە لە ئارامگرتن تاڵترە سەبرگرتن زۆر تاڵە بەڵام بەرهەمی شیرینە قسەی وا هەیە ئەگە بتەوێ نەیکەی و لە ناختابی هەڵیتەوە بۆ کەسی باز نەکەی وەکو ئەوەیە گوژاڵکی تاڵ بخۆی ئەها قسەکردن ڕاگرتنی لە دڵ تا زۆر زەحمەتە بتوانی بەسەر خۆتا زاڵبی و کەس لێن نەبیستێ لە ئارامگرتن تاڵترە قسەکردن هەیە قسەی وا هەیە لە ئاگر سووتێنەرترە لە شۆرتێکی کارەبادا کۆگایەک شەریکەیەک دەسووتێ پەنا بەخوا قسەی وا هەیە یەک پڕیشکی قسەیەک ئاگرێک دەکاتەوە فیتنەیەکەی بە چەندین حەریق ناکوژێتەوە بۆیە قسە ئەبێ شوێنی خۆی و کەسی خۆشی بۆ بناسی زانایان فەرموویانە ئاگاداری ئینسانی مرد بە
پیاوی مرد قەت قسەی سووک و بێڕێزی بەرامبەر مەکە وریابە ئەوە خۆی مەردە قسەی بێڕێزی قبوڵ ناکە وریابە ئینسانی نامەردیش دوو لە ڕووی جەنابتان پیاوی نامەردیش ئەگەر بە حرمەتەوە قسە لەگەڵ کرد لە خۆی بایی دەبێ بۆیە لەگەڵ قسەکەرا وریابە ئینسانی مرد قەت قسەی بێڕێزی بەرامبەر نەکەی ئینسانی نامەردیش لە سنووری خۆی زیاتر ڕێزی لێ مەگرێت زیاتر ڕێزە لێگرت لە سنووری خۆی دەرەچێت بۆیە ئێمە بڵین چەند وشەکان شیرین بن خوا نەخواستە کابرا ئەهلی ئەو قسە جوانانە نەبوو فرسەت لێ دێنە ئەو فرسەت لێ دەقۆزێتەوە ئیستیغلالی ئەوە دەکەوە دەزانێت تۆ لێی دەترسیان لێی دەپاڕێتەوە بۆیە لە شیرینی قسەکانیشدا ئەبێ هەوڵ بدەین مرد و نامەرد لێک جیا بکەینەوە بابەتی قسەکردنمان زیاتر هەڵدەگرێ کاتیش درەنگ بۆ خواپاداشتی ئێوەداتەوە کە ماڵی خواتان ئاوەدان کردەوە ماڵەکانتان ئێشەڵڵا بە ئاوەدانی بچنەوە ناوی ئاوەدانتر بن بابەتەکەمان هەڵدەگرین ئەتەکێتی قسەکردن بۆ شەوی داهاتوو بەویستی خوای پەروەردگار خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە زمانمان لەسەر وشەی جوان و ئەتەکێتی قسەکردنی ڕازڕابێنێ و لە قسەی هەرزە و نەفامانە بە دوورمانکە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين